بەڵێ خۆشەویستانە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە ئیمامی بوخاری لە پێغەمبەری خوا ڕیوایەتێکە صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم يخرج من النار من قال لا إله إلا الله وفي قلبه وزن شعيرة وفي رواية وزن برة وفي رواية وزن ذرة من إيمان وخير لا أجري دوزخ در أجت هر کەسێک وتبێتی لا إله إلا الله ئەزانین لا إله إلا الله يعني چی؟ يعني هیچ خوایەک نییە هیچ پەرستراوێک نییە إلا الله نەبێ کەس شایستەی پەرستن نییە کەواتە کاتێکیش کەوتی هیچ خوایەک نییە قەبر بەخوا نەزانێ شەخص بەخوا نەزانێ داوای یارمەتی کۆمەکییان لێ نەکا ئەزانی چی دوعایەکەیە دوعایەکەیە تەنها دوعایەکە فەرز بێ لەسەر موسڵمانان فەرزە لەسەرت واجبە لەسەرت هەموو ڕۆژێ بیڵێ هیچ دوعایەکەم نەبینیوە فەرز بێ غەیری ئەوە ئەویش ئەزانین چییە؟ اهدنا الصراط المستقيم خوای هیدایەتم دە بۆ ڕێگای ڕاست فەرزە لەسەرمان هەموو ڕۆژێم دوعای بکەی بەس دوعای ترێ فەرز بێ لەسەرت نە وەکو ئەمە دوعایەکە بەلایەنی کەمەوە ڕۆژانە 17 جار 20 جار زیاتر کەمتر بەپێی نوێژەکان و فەرزستونەتەکان تۆ دەڵی خوای هیدایەتم بدە بۆ ڕێگای ڕاست ڕێگای ڕاست ڕێگای خواپەرستیە نەک قەبرپەرستی ڕێگای ڕاست ئەوەیە تەنها داوای یارمەتی لە خوا بکەین نەک لە غەیری خوا لە دارۆبەرد کەواتە ئەمە دوعایەکە فەرزە بیکەین چونکە ڕێگای ڕاست بە ئیزنی خوا لەسەر پردی سیرات ئەتپەڕێنێتەوە سیرات المستەقیم ئەو سیراتش ڕزگار دەکات کە ڕۆژی قیامەت پێڵم پردی سیرات هەر کەسێک بەقەد قورسایی پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم دەنکە جۆیەک دەنکە گەنمێک یاخود مسقالە زەڕێ مێرولەیەکی بچووک ئەوەندە ئیمانی هەبێت ئەوەندە خێر و چاکەی هەبێت لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەبێت مادەم وتبێتی لا إله إلا الله بەقەد وەزنی دەنکە جۆیە دەنکە گەنمێک مسقالە زەڕەیەک ئیمان و خێری هەبێت ئیمان و چاکەی هەبێت لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەبێت ئەمە ئەو پەڕی ئومێدە بۆ تاوانباران بۆ کەسانی کە لە دنیادا عیبادەتیان بە خوا نەکرد مادەم ئیمانیشیان هەبێ کەمیش بێ خێر و چاکەیەکی کەمیشیان هەبێ خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاریان دەکات کەواتە با ئیمانەکەمان بەهێزکەین با قورسایی زۆری هەبێ هەتا زیاتر قورساییت هەبێ زووتر لە ئاگری دۆزەخ ڕزگارە دەبێ پەنا بەخوا ئەو کەسێ بڕاتە ئاگری دۆزەخەوە